ئێوارەتان باش و بەخێر بێن. ئەلبەتە تیمی ژینگەی ڕێکخراوی ئازاد بوون ئەم ئێوارەیە هەستاون بە سازدانی نمایشکردنی بەڵگە فیلمێکی ژینگەیی لە ژێرناوی یەک لە سەردەی چۆلەکە پاساری کە ئەمە وەک بەشێک لە پرۆژە درێژخایەنەکەی مامۆستا هەڵگورد ئەحمەدە کە پرۆژەی گوێسوانە. بەڕێزان، گرنگی ئەم بابەتە لەوایە کە ئەمان خاتە بەردەم کۆمەڵێک پرسیار و گفتوگۆ و جەدەلەوە کە ئەویش ئەوەیە کە مرۆڤ هەمیشە لە بەردەم دوو بەرپرسیارەتی گەورایە، بەرپرسیارەتێک بەرامبەر بە خۆی، بەرپرسیارەتێک بەرامبەر بە ئەوانی تر یا ئەوی تر. ئەوانی تریش ئەلبەت تەنها مرۆڤ ناگرێتەوە، بەڵکو تەواوی ئەو بوونەوەران ناگرێتەوە کە لە ناو سروشتا وەک مرۆڤ ژیانەکەن. ئەلبەتە پرۆژەی گوێسوانی مامۆستا هەڵگورد ئەحمەد پرۆژەیەکی خۆبەخشی درێژخایەنی هونەری ژینگەییە کە بە دیاریکراوی نەخشەی دەستپێکی پرۆژەکەی لە ساڵانی 2007 دەستپێکردو و تا ئێسش بەردەوامە و وەک ئاماژەشمان پێکرد پرۆژەیەکی درێژخایەنە و بەردەوامە بێت. ئەم بەڵگە فیلمەی کە ئەمڕۆ نمایشەکرێت وەک بەشێکە لە پرۆژە درێژخایەنەکەی مامۆستا هەڵگورد پرۆژەی گوێسوان. ئێمە پاش بینینی بەڵگە فیلمەکە کە نزیک بە 15 خولێکێکە بێت دەرفەت دەین بە ئێوەی ئازیز سەرنج و تێبینی و بۆچوون و پێشنیاری خۆتان سەبارەت بە ناوەڕۆکی بەڵگە فیلمەکە یاخود لە ڕووی تەکنیکیەوە لە هەر بوارێکەوە مامۆستا هەڵگورد بۆ خۆی ئامادەیە لێرە و پێی خۆشە گفتوگۆ لەسەر بەڵگە فیلمەکە بکرێت. ئەوەی کە جێگەی بایەخی پرۆژەکەی مامۆستا هەڵگوردە ئەوەیە کە وەک شاعری هاوچەرخی ئێرانی سورابی سپهەری ئەڵێ ئاو گڵاو مەکەن نەبادا کۆترێک لەو پەڕی خەیاڵ ئاو بخواتەوە. ئەمە خەم و شعوری بەرزی ئینسانێکە بۆ ئەوەی کە جینوێتی کۆترێک بشکێنێ، بۆ ئەوەی کە ئاو لێخن نەکەن، ئاو گڵاو نەکەن. بۆیە ئەوەی کە ئەم ئێوارەیە لە بەڵگە فیلمەکەی مامۆستا هەڵگورد و لەم گفتوگۆیە بەرگوێمانەکەوێت ئەوەمان بیرە خاتەوە کە ژینگە دۆستی، ژینگە پارێزی بە تەنها فرێدانی دەبەیەکی پلاستیک یا بڕینی درەختێک، سووتانی درەختێک، شکانی درەختێک، کوێرکردنەوەی کانیەک نییە. ئەوەندەی کە خەمخۆریە بە تەنها خەمخۆری نییە بۆ هەوا و خاک و ئاو، بەڵکو خەمخۆریە بۆ هەموو ئەو بوونەوارانەی تریش کە لە ناو ژینگە و لە ناو سروشتا لەگەڵ ئێمە بە تایبەتی ئەو بوونەوەرانەی کە لەگەڵ مرۆڤ نەبێ هەڵ ناکەن، ینی زیاتر لە ناو لەگەڵ مرۆڤ ژیانەکەن، نزیک لە مرۆڤ ژیانەکەن. بۆ ئاشنایی زیاتری ئێوەی ئازیز پرۆفایلێکی کورتی مامۆستا هەڵگورد خوێنینەوە. ئەلبەتە کاک هەڵگورد ئێوێ لە ڕووی هونەرەوە، هونەری تەلارسازی و پەیوەست بە پەروەردە جاریشکە ئێمە بخاتەوە بەردەمی ئەوەی کە چۆن ژینگە دۆست بین، چۆن دۆستی ئەو بوونەوەرانە بین کە لە نێو ژینگە لەگەڵ مرۆڤەکانە ژیانەکەن. پرۆژەکەی کاک هەڵگورد وەکو هونەرمەندێکی هاوچەرخ ئەم پرۆژەی بنیادناوە. لە پراکتیکی هونەریدا زیاتر گرنگی بە بەکارهێنانی تێکس دەدات. بەڕێزیان خاوەنی بڕوانامەی ماستەرە لە زانکۆی میدڵێکس لە لەندەن، مامۆستایە لە کۆلیژی هونەرە جوانەکان لە زانکۆی سلێمانی. بەشدار بووە لە چەندین پێشەنگای هاوبەش لە ناو و دەرەوەی وڵات، دامەزرێنەر و دیمانەسازی چەناڵی یوتیوبی هەڵگورد SBD بۆ دیمانی هونەریە. لە ئێستادا ئاراستەی کارکردنی بەرەوپرسە ژینگەیەکان گۆڕیۆ و پێی وایە هونەر ئەتوانێت کاریگەری ئەرێنی لەسەر دۆزی ژینگە هەبێت. ئێمە بەر لە نمایشکردنی فیلمەکە
دەرفەتێکی کورد بە مامۆستا هەڵگورد دەبەخشین بۆی کە بۆ خۆی وەک خاوەنی پرۆژەکە کە لێرە حزوری هەیە کورتەیەک لەسەر هەم پرۆژەی گوێسوان هەم بەڵگە فیلمەکە بخاتە ڕوو پاشان پێکەوە بینەری فیلمەکە ئەبیت. مامۆستای جان فەرمووی. زۆر سپاس وەڵا شتێکی وات بۆ من جێم هێشت زۆر بە جوانی ناسانی پرۆژەکەت کرد. ئەوەی هەیە کە بگینە کە یەکەم جار پرۆژەکەم ناسان خۆشبەختانە هەر لێرەوە لە پلاتفۆرمی ڕێکخراوی ئازادبوونەوە ناسانێکی تێروتەسەرم بۆ پرۆژەکە کردو ئێستا لەسەر چەناڵی هەمان ڕێکخرا و دەستڕاستە بەڵام ئەتوانم بڵێم پۆختەی پرۆژەکە ئەوەیە کە لەسەر پێشگریمانەیەک کارەکانی خۆی بەڕێوە بە ئەویش ئەوەیە کە بەشێک لە کێشەکانی ئەو باڵندە کێویانە یا ئەو گیانلەوەرە کێویانی کە وا دەرەکەوێت لەگەڵ مرۆڤانە بێ هەڵ مەکەن پەیوەندی بە دوو شتەوە هەیە. یەکیان نەبوونی پەناگە، دوو نەبوونی سەرچاوەی ئاوی پاک کە پێشتر هەمومان ئەزانین بە بۆنەی سروشتی بیناسازیەکانمانەوە کە خانووی گڵ و ئەوانە کۆمەڵێک گوێسوان و پەناو پاسار هەتا ئەم خانوانە بە جۆرێک لە ژیانی کشتیاری و ئەوەوە شوێنیان هەمیشە دەستکەوتووە وەکو تریش هەمیشە ئێمە لە دوو لە ئێستا هەمیشە ڕێزمان لە کانی و چەم و ئاوەکان گرتووە گۆما و ئەوانە لەوێ توانیوانە سەرچاوی ئاوی پاک بۆ خواردنەوە پەیدا بکەن. بەڵام ئێستا بینین هەر چەم و کانیا و شتانە گەر کوێر بووبێنەوە کوێر بوونێتەوە گەرناش ئاوەڕۆکانمان ئەڕژێنە ناویان و لەبەر ئەوە گەورەترین کێشەی ئەم باڵندانەیان کیان دەبانە ئەو دوو کێشەیە من پشبەست بەم پێشگریمانە خەریکی دابینکردنی پەناگە و ئاوی پاکم وایە. اینجا تا ئێستا ژمارەیەکی زۆر هێلانم بەرهەم هێنا و هەڵم واسیوە لێرە و لەوێ و بەستومەتەوە بە سێکتەری پەروەردە بە زۆری بە بینایی قوتابخانەکانە هەڵیێواسم لەبەرەوەی ئەو جونگەیە کە نەوەلێک لە دوانە یەکەکانمان ئەتوانن وەک چۆنەڵی بە خێرایی کەونەژێر کاریگەری پرۆژەکەەوە دووش سروشتی بیناکان دایمەن لە شوێنی بەرچاون و درەنگتر ئەگەری ڕووخان و شتیان هەیە بۆیە بە پێویستم زانی کەم هێلانانە بە شوێنێکەوە بن کە لایانی کەم بۆ زەمانێک بمێننەوە. جام بەڵگە فیلمە کورتەی کە ئەمڕۆی بینن نمونەی یەک پرۆژێ یەک قوتابخانێ بگورە یەک باخچەیە کە بە دنیابینی مناڵان بە دنیابینی مناڵ هێلانەکان دیزاین کراوە و ئەم بەڵگە فیلمە ئەتوانرێت چۆنەڵێ بۆ هەموو قوتابخانە و زانکۆکانی تریش چاوی لێ بکرێت کە هەریەکان بە پێی سروشتی خۆیان سەدان دیزاینی بۆ کراوە بەردەوام خەریکی ئەوم کە بەرهەمیان بهێنم. هەندێک هەوڵی تازە ڕووی داوە دوای ئەوەی کە ئەم ناسان نەمان کرد لە ڕێکخراوی هەژانەوە پێم وابێ ساڵی ڕابردوو بوو. حەزەکەم لێرەوە هەر وەک چۆن پلاتفۆرمەکە دەست پێش خەریک کردو بۆی کە گرنگی بە پرۆژەکە بن لێرەوە ئاماژەش بەوانە بن. یەکەم بەردە دەستسەری و هینێک بێت کۆمەڵێک بەڵگە فیلم و کورتە فیلممان بەرهەم هێنا و لە چەناڵی یوتیوبی هەڵگورد SBD لەوێ دەستڕاستە هەرکەس بیەوێت. دووهەم ئەم هێلانانە کە بەرهەمە هێنم هەرێکیان مەدالیایکی پیا هەڵواسراوە بڵێن ئامانجەکە هەر ژینگەی نییە بەڵکو ئەمێ ئامانجێکی سیاسیش لە پشت ئەم هەوڵەمەوە بێت. هەر هێلانەیەک وەک لە بەڵگە فیلمە کورتەکە بینیتان ناوی منداڵێکی ئەنفالی پیا هەڵواسراوە جارێکی تر مناڵەکانمانەوە نیەنەوە لە دوایینەوە پەیوەندی ببەستنەوە لەگەڵ ئەو ناوانە و ئەو مێژووە هەروە بە ئاسانی ئەوەنێ کوێر نەبێتەوە بۆ چۆنەڵی دەست خستنی ناوەکانیش سوودم لە کتێبەکانی کاک عەبدوڵڵا
بینیوە لێرەوە من سوپاسی بکەم کە ئەو هەموو هەوڵیدا و بە حازریاتوەتە بەردەستی من و هەوڵێکی تر ئەوەیە کە ئەم پرۆژەیە ببەستمەوە بە پارچەکانی تری کوردستانەوە یعنی لە هەوڵی ئەوان پەیوەندیم دروست کردووە کە بۆ هەر پارچەکانی تری کوردستان بڵین باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاواش هێلانەکان بڕوا بە هەمان ئەو ناوانەوە کە ئاماژەم پێدا شوێنی کارەکەم کارگەی کلتورە کارکەی جگەرەی کۆن گەلەریەکی تایبەتم بەم پرۆژە لە تەواوبوونە خۆشبەختانە لە هەنگاوەکانی کۆتاییە گەلەریەک زۆر باش نە زۆر خراپ بەزلانی کەمەم پرۆژە من لە 2007ەوە هێڵکاری و چەنەها زیاتر لە 200 بۆ 300 دیزانی جیاواز بۆ شوێنی جیاواز کرا و ماکێت و نمونەی هێلانەکە و بڵێن بیرۆکە و هەموو ڕەهەندەکانی پرۆژە لەو گەلەریا هەوڵێم ئەوە ماتریاڵەکانی بە شێوازێکی جوان هەڵواسم دیسپلەی بکەم بۆی هەر کەسێک هات لانی کەم ببینین بە ماوەیەکی کورت بەرچاوڕوون بێ بەوەی چیەکەم و چی ناکەم ئەوەی زۆر زۆر بەلامەوە گرنگە ئەوەیە کە وەکو کاک فەیسەڵ ئاماژەی پێوەدا ئەم پرۆژە یەک تاکە کەسیە دوو درێژخایەنە هەموو جارە لای خۆماڵێن پرۆژەی تەمەن بەڵام جاری وایە لەسەر ئاستی تاک ئەتەوێ هەوڵێکی چوزانم ئەخلاقی ژینگەی دەسێ بیتە وەزعەکە و لە شوێنەکە ئاڵێ ئەمە ئیشی بەتەنها کەس نییە بە دوایەوە گەڕی چۆن ئەم پرۆژە لە پرۆژەیەکی تاکە کەسیەوە ببێتە پرۆژەیەکی نیشتیمانی بۆ من بەڕاستی کاتێک هێلانەیەک هەڵەواسم و بە خێرایی چۆلەکەیە کۆترێک مێروێکی باڵدار هێتە ناوی هێلانەیەکە بۆ من ئیتر ئەو پەڕی دڵخۆشی و هەستەکەم شتێکم کردووە بەڵام ئەشزانم ئەم پرۆژە گە بمەوێ چۆنەڵی کاریگەریەکی هێجگار گەورەی هەبێت لەسەر چاکردن یەکێک لە ڕەهەندەکانی ژینگە ئەبێ بیر لەوە بکەمەوە ئەم پرۆژە چۆن لە تاکە کەسیەوە ببێتە پرۆژەیەکی نیشتیمانی من نمونەم لا ئەسا بۆ نمونە لە وڵاتانی پێشکەوتوو کە لەناو سیستەمێکی ڕێک و پێکن و هەموو شتەکان بە جێوڕێی خۆیەتی ئەوەیە کە زۆر جار بینیمە کەسێک دیزاینێکی کردووە و تاقی کراوەتەوە من چۆن تاقیم کردوێتەوەی تر لێوە بووە پرۆژەی سێکتەرە کەلتوریەکان لێوەوە بە جۆرێک کارگەیەکی بۆ دانراوە هەزارەهای لێ بەرهەمێنراوە دابشکراوەتەوە بەسەر ماڵەکان و چوزانم بیناکان ئەگەر بڕیار بێ بۆ نمونە ئەم پرۆژەی خۆم بکەم بە نمونێسا بۆ نمونە من هێلانەیەک مێ سەرەوەی هێلانەیە خوارەوەی گڵۆپی بەرهەیوانە ئەنی دەبڵ فەنکشنە خۆم زۆر راوە کە دیقەتی هەم لەلای کۆتری لەسەرم لەلای ئیشێکی تیژ ڕووناکردنەوەی بەرهەیوانەکەیە هەستەکەم لەلای ئیشی من تەواو بوو بێ ئیتر خۆ تۆ ناتوانانی لەسەر ئاستی تاک هەزارەهای لێ بەرهەم بێنێت و ئاواتە خوازی کە لێرەوەی تر لالێکی چزانم بەڕێکخراو بێ کورە دەستگایکی کللتوری بێ کورە حکومت بێ بە شێوێک لە شێوەکان لە گرنگی ئەمە تێبگا و بیکاتە پرۆژەیەکی نیشتیمانی جا زۆر زۆر بەلامە گرنگە بە دیقەتەوە لە فیلمەکە بڕوان و دواتر گفتوگۆ یاخود پێشنیاری ئەوەم بۆ بکەن کە چۆن بکەین چی بکەین یاخود ڕێنماییتان بۆ من چییە کە ئەم پرۆژە لەم هەنگاوە تاکە کەسیەوە لانی کەم بچێتە هەنگاوێکی تر. پێما بێ لەمە زیاتر کاتان نەگرم بفەرمونون بەڵگە فیلمەکە ببین و دواتر دێنە سەر ئەو ڕەهەندانەی کە هەم بۆ ئێوە ڕوون نییە توانن گفتوگۆ بکەین و هەم چاوەڕوانی ئەوەش کۆمەڵێک پێشنیاری باش ڕا بۆ چوون سەرنجی خۆتانم پێ بڵێن لەسەر پرۆژەکە. سپاس. دەست خۆشمەوە ساهەڵگوت بەڕێزان ئەگەر
ئەرگ نەبێت مۆبایلەکان سایلێنت بکەن بۆ ئەوەی کە بە ئارامی پێکەوە بەڵگە فیلمەکە ببینین. دواتریش پێمان خۆشە مامۆستاش پێی خۆشەکە بەسەرنجەوە لە پرۆژەکەی بڕوان و گفتوگۆ و جەدەلێ بکەین لە پێناوی خزمەتکردن و پاڵپشتی و خستنە ڕووی پرۆژەکەی مامۆستا هەڵگورت.
چک 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 چک.
دووبارە دەستخۆشی لە مامۆستا هەڵگرت و هاوکارەکانێکین بۆ ئەو پرۆژەیەکی خۆی سوپاسی ئێوەشەکەین کە لەگەڵمانمانەوە سوپاسی چاوەڕوانەکانتانەکەین ڕاستیەکەی ئەم پرۆژەی مامۆستا هەڵگرت کتێبێکی ڕێبارچی وەیلیم بیرێنێتەوە کتێبی دنیای شتە بچووکەکان زۆر گرنگە لە سەردەم و قۆناغێکی جەنجاڵ و ئاڵۆزی دنیا و ئاستی بەرزی نەرجسیەتی ئینسانەکان مرۆڤ بیر لە ژیانی کرمێ بکاتەوە بیر لە ژیانی مێروویە بکاتەوە ئەمە شعورێکی بەرزی ئینسانیە کە جێگەی ڕێز و تەقدیرە بۆی ئێمە هەر لە سەرەتاوە لە ڕێکخراوی ئازادبوون پاڵپشتی و هەماهەنگی و پشتیوانی خۆمان بۆ مامۆستا هەڵگرت و پرۆژەکەی دەربڕیوە و هەمیشەش ئەم سەکۆیە لە خزمەتی ئابێت بۆ درێژەدانی پرۆژەی گوێسوان وەکو خۆی ئاماژەی پێکا کە پرۆژەیەکی خۆبەخشی هونەری ژینگەیی درێژخایەنە. ڕاستیەکەی وەک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد ئەوەی کە گرنگە ئینسان ئاماژەم بە کۆکلە شعرێکی سورابی سەفەری کرد کە لە کتێبی دەنجی پێی ئاواڵێ ئەو گڵاو مەکەن نەبادا کۆترێک لەو پەڕی خەیاڵ ئاو بخواتەوە. ئەمە شعوری بەرزی ئینسانێکە بۆ تینوێتی کۆترێک بۆی ئاو لێڵ نەبێت ئاو لیخن نەبێت. بەداخەوە ئێمە لەگەڵەوەی کە هۆشیاری و ڕۆشنبیریکی زۆر کەم و کرچ و کاڵمان هەیە سەبارەت بە ژینگە دۆستی و ژینگە پارێزی ئەم بابەتە لە ڕەنگە لەنێو کۆمەڵگەی کوردیا بابەتێکی تازە بێ سەبجێتێکی تازەیە و لەگەڵ ئەوەش کە نەمانتوانیوە لە وردەکاری ژینگە دۆستی و ژینگە پارێزی تێبگەین بۆیە وەک ئاماژەمان پێکرد ژینگە دۆستی هەر ئەوە نییە کە مرۆڤ لە خەمی فڕێدانی دەبەیەکی پلاستیکیە بێ یا سووتانی دارستانێک یا کورکردنی شاخێک یا بەڕێنی درەختێک یا کوێرکردنەوەی کانیەک بەڵکو خەمخۆری و چاکەکاری و پارێزگاریە لە هەموو ئەو بوونەوەرانی کە لەناو ئەو سروشتا لەگەڵ بەتایبەتی ئەوانی کە لە نزیک لە ئینسانەکانەژی. بۆیە ئەم پرۆژەی کاک هەڵگورت مامۆستا هەڵگورت جێی دەستخۆشی و ڕێزە هیوای بەردەوامی بۆ ئەخوازین. ئێمە زیاتر لەسەر بابەتەکە قسە ناکەین بۆ ئەوی کە دەرفەتێک بێڵینەوە بۆ ئێوەی بەڕێز ئەگەر سەرنجێک پێشنیارێک ئیزافەیەکتان لەسەر پرۆژەکەی مامۆستا هەبێت پاڵپشتیەک ڕێنمونیەک بۆ ئەوی کە وەک ئەرکێکی فەردی بتوانێت بەردەوام بێت لانی کەم بە تەشجیع و پاڵپشتیەکانی ئێمە بە هەندانەکانی ئێمە. ئێمە سەرەتا ناوی ئەو بەڕێزانە نووسین کە ئەیانەوێت لەسەر پرۆژەکەی مامۆستایە لەسەر خودی بەڵگە فیلمەکە قسە بکەن. مامۆستا گیان ئێوارەتان باش هاوڕێیان ژینگە بێگومان لەم ڕۆژە بابەتێکی زۆر گرنگە سەرتاسەری هەموو دنیای گرتوتەوە تەنانەت باسوخواسی ژینگە لە هەڵبژاردننی سیاسیەکانە سەرتاسەری ئەوروپا و ئەمریکا بۆ بە بابەتێکی زۆر گرنگ کە لەسەری ئەدوێن چونکە بەڕاستی لە ژینگەیەکی زۆر ناهەموارە ژیان بێگومانش ئەمە یەکێکە لە حکمی زانست و تەکنۆلۆژیا کە ئەم ژینگەی بەم شێوەیە لێ کردووە. بە هەر حاڵ ژینگە تەنها پیسبوون نییە بەخۆی هەواوە ژینگە تەنها کاربۆن دایۆکساید و کاربۆن مۆنۆکساید و ئەمانە نییە بەڵکو ژینگە لە ئەمریکا بە پێ و تەجروبە درودێژی خۆم کە لە ئەمریکا ژیاوم ژینگە پیسبوونی ژینگە بەهۆی دەنگ و بەهۆی ژاوەژاوە کە بە ئینگلیزی پێوتێ نۆیز پۆلوشن یەکێکە لەو بابەتە گرنگانی کە باس دەکرێت. تەنانەت ئەم مەسلەی نۆیز پۆلوشن گەشتوتەوەی کەوا خەرچی نابێت دەنگی زەنگی کڵێساکان لێبن لە ئەمریکا لەو کاتانە کە پێویست نییە بە هەمان شێوە لەو شوێنانەشە کە مزگەوتی ئیسلامی لێیە بۆیان نییە بانگبن بە مکەبەرە بڵاوی بکەنەوە. ئەوەی کە من مەبەستم و لێرە ئەم لەم کۆمەلگایە ئێمە ئەزانی ڕۆژی 5,000 بانگێ اینجا لەوانەیە مزگەوتەکانیش لە هەندێک شوێنە من خەرچی لە 5-6 لاوە جووی لێبێ
ئجا لەوەش بەولاوەتر لە مانگی ڕەمەزانە حەدیث و نازام تەراویح و نازامەمانە ئەمە هەر هەمووی چێتە بواری پیسبوونی ژینگەوە ئەم نۆیز پۆلوشنە بەشێکە لە بابەتێکی گرنگ لەم ڕۆژە حەزەکەم مامۆستا هەڵگوت لەسەر بابەتی پیسبوونی ژینگە بەهۆی دەنگ و بەهۆی ژاوەژاوەوە یعنی نۆیز پۆلوشن لەسەر ئەوە بتوێت. زۆر سوپاس. سوپاس بۆ مولایەتان سوپاسش بۆ کاک دکتۆر بەڕاستی هەژانێکی نوێیە هەژانێکە کە لە مەسەلەی ژینگە و بەردەوامبوون و بەریەکەوتنی مرۆڤ لەگەڵ کاینەکانی تردا وەکو با بڵێن ئەو بوونەوەرانەی تردا کە بەشێکن لە کۆی ژینگە و پێکهێنەرێکی گەردوونیشە بۆ خۆی بابەتێکی دروست کردووە کە ئەتوانین بڵێن هەم ژینگە پارێزانەیە هەم ئەخلاقیانەیە. ژینگە پارێزانەیە لەوەی کە یەکێک لە سەرچاوە پاشەڕۆکانی مرۆڤ کە چینکۆ و ئاستن و ئەوەیە کە فرێ دەدرێت جارێک تر بەکار دێنرێتەوە بە شێوەیە کە بتوانێت مرۆڤ ئەم سوودی لێ بینێ هەم لە ڕێی بۆیاخکردن و دیزاینکردن بە شێوەیەکی با بڵێ هوەری ئەتوانێت پێناسە بکاتەوە بۆ ئەوەی کە بەرهەمێکی نوێیە کە ئەتوانین لێرەدا خزمەت بە مۆدلێکی تازە لە ژینگە پارێزی بکەین و لە هەمان کاتیشە مرۆڤ دەچێتە قۆناغێکەوە بیر دەکاتەوە لەوەی کە ئەوەی هەمانە تەنها بۆ مرۆڤ نییە بۆ جاندارەکانیشە بۆ ڕۆک و خشۆکەکان و زیندەوەرەکانیشە لە بەرامبەریشدا با بڵێن کاریگەریەکی زهنی کاریگەریەکی هزری و بیرکردنەوە لەسەر کەسایەتی منداڵ چونکە ئەم کارەکەی لە قۆناغی یەکەمدا بردووەتە با بڵێن خوێندنگاکان یا باخچەی مناڵان یا لەو شوێنانەدا کە کاریگەریەکی دەرونی زۆر باشدا دەنێ لەسەر بیرکردنەوەی نێوان منداڵ کە چۆن بتوانێت هاوڕێی ژینگە بێ هاوڕێی جاندارەکان بێ هاوڕێی باڵندەکان بێ و لە هەمان کاتیشا مامەسا دەستی بردووە بۆ کۆمەڵی شت کە بەڕاستی بۆ من جێگەی بایەخە ئەوەیە کە لە وەرشەیەکی گەورەدا بەماندووبوونێک شەکەتبوونێکی کەسایەتی خۆی کۆمەڵە بەرهەمی بچووک بەرهەم دێنێ بەڵام لە جەوهەر و ناوەڕۆکدا لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی داهێنانە عەقلی زەهنیەکەیدەوە زۆر گەورە و مانادارە بۆیە بەڕاستی ئەمە گرنگە پێش بخرێ فراوان بکرێت قوڵتر بکرێتەوانێ و ئەوەندەی کە دەستخۆشی لێ دەکەم ئەوەندەش تەرحێکی بچووکم بۆی هەیە کە داوایەکی لێ دەکەم ئەم پرۆژەی خۆی بتوانێت لە توانا و چوارچێوەی کەسایەتی خۆی دەربازی کە هەوڵ بدا لە کەسایەتی تردا هەماهەنگی بکرێت پشتگیری لێ بکرێت فراوانتر پرۆژەکان گەورەتر و فراوانتر بکرێت لە ئاستی ئەوەی کە چۆن بتوانین وەکو کەسایەتی ژینگەی لەسەر بنەمای ئەو سیستەمی ئیکۆنۆمی لەسەر سیستەمی ئیکۆلۆژی بتوانین کارەکان قوڵتر و فراوانتر بکەینەوە تا ئەو ئاستەی کە با بڵێن کاریگەرەکان لەسەر بنیادنادی کەسایەتی ژینگەیی بێت بۆ داهاتوو ئەوەی کە ئەو کردوێتی بەڕاستی بۆ من گرنگە و جێگەی دەستخۆشیە گەلێک سوپاس. من ئەمەوێت بە کەمێک وردە سەرنجەوە سەرنجتان ڕایکێشم بۆ کۆمەڵێشت مەسەلەن ئێمە بیدار لە دوای ڕاپەڕینەکەەوە با بڵێم سەر لە بەری جومگە کۆمەڵاتیەکانی ئێمە بەرەو ئەتەکبوون ئەڕوە بە پرۆژەکەی مامۆستا هەڵگوردیشەوە بە نمونە مەسەلەن یەکەم جار ئێمە گەندەڵی باس ئەکرا لە بەرنامە تەلەڤیزیۆنیەکانەوە بە شێوەی کۆمیدیان نمایش ئەکران ئەلەساس یعنی ئەم شتە ئێمە بە پێکەنین وەریگرین بەڵام سیرمان کرد بوو بە ڕێڕەوێکی ئەخلاقی ئێستا یعنی گەندەڵی بووە بە شتێکی زۆر زۆر نۆرماڵ یعنی حەق نەبوو یەکەم جاروا قبول بکرێ بۆی نەبێتە نەگەینە ئەم ڕۆژە 2000 مەسەلەن ئەم فۆزایی ئەو بەڕێزە باسی کرد دەنگی مزگەوتەکانوانە جاران کۆمەڵی مەلای بەڕێز مەلای گەورەی کۆیە مستەفا زەڵمی بەنمونە یعنی کارە دینیەکانیان بە شێوازێکی ئەخلاقی ئەگەاند ئێستا دەبینی سەیرەکەی نوێنەرە دینیەکان لادانێکی ئەخلاقیمان پێ دەڵێن کۆمەڵگا کەم و زۆر لێی بێدەنگە خەریکە ئەمانەشمان بۆ ئەخەنە سەر ڕێگایەک لەسەر ڕێن ئەم شتالش نۆرمەڵە جا ئەم کارەی مامۆستا هەڵگورت ببورن سەیرەکەین لە کۆمەڵێک شتی پەرێزخراوی کەمێژووی ئەم شارەیە کۆمەڵێ ژن و پیاوی کاتی خۆی کە لە کارگەیشتگەرەکە کاریان کردووە کۆمەڵەشتی پەرایۆزخراو دێنێ سەر لە نوێ دەیکاتەوە بە نەوایەک بۆ شوێنی کۆمەڵێک چۆن بڵێن ژیان لەبەر
کە ڕەبتی بە ژیانی ئێمەوە هەیە بەداخەوە ئێستا بینین مەسەلەن مامۆستایانی مەسەوەکو دینی مامۆستا مەلام چۆن بڵێن مامۆستا مەزهەری خالقی مامۆستا عباسی کەمەندی جاران ئەمانە هونەر بوون ئەمانە هونەرمەند بوون ئێستا پیسبوونێکی ژینگەیی لەسەر تاپای ئەم کۆمەڵگا ئەگوزەرێ یعنی پێم سەیرە کەسیش ئاوڕی لێ ناداتەوە هەر سەردەمەوە بە قۆناخی مۆسیقی و هونەر و مەسەلەن کەلتور و توراسی خوای ناسیتەوە لەدا ئینتیفازەکە نازانی چی ئەگوزەرێ ئەنیان کۆمەڵگا ئەتوانم بڵێم بەرەو سەر لێ شێوانێکی سەرتایی ئەڕوە هیچ جمگێک نییە بڵێن ئەمە لە جێی خۆیەتی هەتا ئەو شتە جوانانش کە ڕێگیان هەبوو ڕیشان هەبوو بەلاوە نراون کار لەسەر ئەتیکەریان کرێ و سەیرەکەیت هیچ شتێک لە مرۆڤاتیان نەما بڵێن ئەمە چێژمان پێدا جا ئەم کارەی مامۆستا هەڵگورت ئاوردانەیەکی بچووکە هەچەنەوەک مامۆستا فەیسەڵیش گوتی ئێمە باگراوندێکی ژینگەییمان نییە هەتاکو بڵین چۆن کاری لەسەر بکەین ئێمەوانەی کە خۆشمان هەمان بوو لەسەری بنیاتمان نابوو ئەوانە لە دەستدراون جا چ جای ئەوەی کە ئێستا ژینگە با زۆر لە کارتان نەگرم دەستخۆشتیان لێکم یاردارم ئاوڕێکی جدی لەم لەسەر تاپای ئەم شتانە بدرێتەوە هەر یەکەوە لە لای خۆیەوە بیرێک لە بەرەو باشبوونی بکاتەوە و کۆمەڵگا لەوە زیاتر بەرەو هەڵدێن نەڕوە زۆر سپاسدانە ئێوارەتان باش سپاس بۆ ڕێکخراوی ئازاد بوون زۆر سپاس مامۆستا هەڵگورت بەڕاستی پرۆژەیەکی ناوازە شتێکی تازە و نوێ لە هەمووی گرنگتر زۆر گرنگە بتوانین پرۆژەکان ئەوە بە فلیمێک بە خەڵک بناسێنین ڕەنگە ئەگەر فلیمە نەبێ لێرە ئێمە بڕۆینە دەرەوە کۆمەڵێکی خەڵکی کەم ئەم پرۆژەیە بینێ بەڵام ناساندنی وەک فلیمێک بەڕاستی شتێکی زۆر تازەیە هیوادارم ئەتوانین زۆرترین خەڵک سوودی لێ ببینێ بەرەزان بێگومان لای ئێمە ژینگە پارێزی شتێکی تازەیە تا ئێستا خەڵکی ئەمە بە تەواوەتی نەچۆتە ناو قوڵایی مەسەلەکەوە ئەم پرۆژەی مامۆستا بەڕاستی پرۆژێکی زۆر چاکە هیوادارم هەمووان هاوکاری بین بەڵام چۆن هاوکاری بین ئەم زۆری ئیشەکان خۆی کردوتی من پێشنیارەکەم ئەگەر مامۆستا لێم قبوڵکە یەک ئەگەر نازانم چۆن ڕەزامەندی وەرەگیرێ سندوقێکی هاوکاریدانێن لەو شوێنانەی کە شوێنی گشتین بۆ هاوکاری چکە بەڕاستی بە یەک کەس ناکرێ و ناشکێ بە خەڵک بڵێ کۆمەکم کە بۆەمە ئەگەر سندوقێکی هاوکاری هەبی لە شوێنێکا لە زۆر مارکەتە گەورەکان سندوقێکیان داناوە بۆ هاوکاری نەخۆشی شێر پەنجە بۆ شتی تر من پێم وایە ئەگەر ڕەزامەندی وەرگێ شتێکی باشە دوو بۆ ئەوی مامۆستا هەر خۆی ئیشەکە نەکا ئێمە کۆمەڵی پیشەوەری ئاسنگەری باشمان لەو شارە هەیە ئەتوانین داوایان لێ بکەین هەر لەو کەلوپەلانێک کە ڕۆژانە ئیشان پێنایە فڕێ ئەدەن ئەتوانین هاوکارمان بن پێم وایە خەڵکی دڵسۆزی ئەو شارە هەیە کە هاوکارمان بێ خاڵێکتر ئەمانێک کە بیناسازی دروست دەکەن شۆقە و خار و دروست دەکەن یان لەگەر داواکارن لێ بکەین کابرا بینایە دروستەکە دە باڵەخانە دروستەکە با لەگەت دە باڵەخانەکە دە شوێنی واش دروستشاقی چێک سپاسان ئێوارەتان باش هاوڕێیان زۆر سپاس بۆ مامۆستا هەڵگورت و سپاس بۆ مامۆستا فەیسەڵ تەقدیماتێکی زۆر جوانونایە من سێ تێبینی بە کورتی عەرزی بەڕێستانەکەم و عەرزی مامۆستاش یەکەم بۆ کارکردن لەسەر داهاتوو لە حەقیقەتە یەکێک لە مشکلە گەورەکان کە ئێستا ڕوبەڕووی تەبیعەتە بێتەوە نەتایجی ئیشەکانی ئینسانە من پێشنیاری فیلمێکی دیکۆمیتاریەکەم لە ڕوانگەی باڵندەکانەوە تۆ سەرنج بدام ئەو مەسەحانەی ئێستا کراوە بە نیشتەجێبوون و هەمووی ئەمارە و چیمەنتۆی تا ئەسمانتیا بەرز کراوەتەوە ڕۆژێک لە ڕۆژان شوێن و ژوانگەی هەزاران باڵندە بووە هەزاران ئاژەڵی جۆرا و جۆر بووە ببینە بەهۆی کارکردنەکانی ئینسانەوە چەند دار بڕاوەتەوە چەند دارستان و شکراوە چەند کانی ئاو بوومە بەستی جیاواز بەکارهێنرا و ئێستا باڵندەکان لی بێبەشن تۆ بینیت کە باڵندەیەک بە هەموو قۆتی و ئەگەڕێت لە شوێنەکە پشوویەک بدا پەناگەیەکی هەبێ نیەتی بۆ لەبەرەوەی هەمووی کراوە بە شقەی سەکەنی لەبەرەوەی کراوە بە شوێنی شارستانی و ئاوادانی کراوە بە معمەل و ناوەندی پیشەسازی یعنی ئەکرێت لە ڕوانگەی معاناتی باڵندەکانەوە ئیشێکی دیکۆمنتاری بکرێ کە پێمان دەڵێ کۆمەلگار لە بەردەم چ دۆخێکی ژینگەییایە و چ کارەساتێکی ژینگەی بەسەر باڵندەکان هاتەوە مەفهومێکی باشتر و ورتری ئیشی ژینگەیەکانەکە ملاحەزەی دووهەمم ئەوەیە کە لەبەرەوەی ئێمە باس لە ژینگاکەین پێشنیاری من ئەوەیە هەموو ئەو کەرەستانەی لە ئیشکردن بۆ ژینگە بەکاردێ لە کەرەستەی ژینگەی خۆی بەکار بێت باشتر و دقیقتر هەنی سەبۆنە من لە باتی ئاسن و ئیشی لە حیمکاری
تەختە بەکاربێت جوانترە بۆ نمونە هەموو ئەو شتانە بەکاربهێنێکە هەم قوتی مانەوەی باشە هەمیش ئەچێتەوە ناو تەبیعەت و ڕۆژێک لە ڕۆژانە ناو خاک و ئەوانەیە بێ هیچ کێشەیەکی نابێت و ڕەنگە باڵندەش بە حکمی ئەوەی کەدار و تەختێ و تعاملی لەگەڵەیە تەبیعەتەکەی جوانتر و باشتر بێ آخر پێشنیارم بۆ ئیشکردن ئەوەیە کە بکا بە گرنگ ێسارم هەم بۆ جەنابەت و هەم بۆ هەر کەسێکیشکە لە بۆری ژینگە ئیشپراویش ئێشێکی دیکۆمنتاریە لەسەر جەدوای ئەو مەشروعانەی کە بۆ ژینگە کراون ئێمە لە کوردستانە لاندێکم لە 10 ساڵی ڕابردووە کۆمەڵێک مەشروعمان بینیوە کە بۆ بواری جیاوازی ژینگەیی کراوە ئێمە دڵنیانین ئەمانە چەندێک جەدوای هەیە هەم هەر لە دروستکردنی ئەو گۆماوە بچووکانەی کە بۆ ئاوی هەندێک باڵندە و ئاژەڵ و ئەمانە بەکارهێنێت تاشتی دیکە ئەمانە چەندێک جەدوای هەیە چەندێک جی ئەگرێ ئیشی ڕێکخراوە ژینگەکان چەندێک کارایە و مەفعولی هەیە لە سەرزەمینی واقع بۆ خزمەتکردنی باڵندە و ئاژەڵی جۆلاجۆر من لێرەوە دەستخۆشی لە مامۆستا هەڵگر دەکەم بۆ پرۆژە جوانەی کە پێشکەشی کۆمەلگا بۆ خزمەتکردنی پەلەورەکان لە ڕاستیدا پرۆژێکی زۆر جوانە هەم ئینسانیە هەم ئەخلاقیە هەم ویژدانیە هەم ئاینیشە ئەگەر ئێمە سەیری بکەین سەیرەکەین باڵندەکانمان هەموو لە کێژ و کەژ و شاخ و دەشتا هەمووی ئاوارە بوون ڕویان کردوتە شوێنە تایبەتەکان ئەمیش هەسا بۆ پرۆژە جوانەی کە پێشکەشی کردووە بە دروستکردنی هێلانە بۆ باڵندەکان ئەمە جێی دەستخۆشیە و شانازی پێواکەین و پێویستە ئەم پرۆژەیە لە هەموو شوێنێک تەڕ بکرێ بۆەوەی هەموو گەلی ئێمە ئاگاداری ئەم پرۆژەی بۆ پشتگیری زیاتری بۆ ببێ یەک تێبینیشم هەیە ئەو ئێستا مامۆستا باسی کرد شوێنی هێلانەکان لە لەوح و لە تەنەکەوشت دروست کراوە ئایا ئەمە بۆ زستانیش سارد نابێ و بۆ هاوینیش گەرم نابێ و ئەو گڵۆپەشی کە دای ناوە زەرەری نابێ بۆ باڵندەکان چونکە بە تەبیعەتی حاڵ باڵندە حەزی لە تاریکیە زۆر تیش باس کرا لە دەنگەدەنگی مامۆستا و هەندێشتی کرد بەڵام ئێمە ئەمڕۆ گەلی ئێمە وڵاتی ئێمە کوشتەی ژەنگی سیارەیە زەهری سیارەیە کە ئەبینین ئەم شارە بە ملیۆنان سیارەی هەیە ئەمە هەمووی ژەهرە ڕێژێ بۆ ئینسانەکان چ جای بۆ باڵندەکان پێویستە کۆمەلگا ئاگادار بکرێتەوە کە ینی ئیتر نازانم دەسەڵات خۆی ئەتوانی ئەوە بکە کە سیارەکەم بکرێتەوە و ئەو بە هەر هۆیەک بێت ئەو ژەهرە و ئەو قورقوشمەی کە ئەژێتە سەرزەوی مرۆڤەکان زەرەرمەندن و باڵندەکانش عینیشت زەرەرمەندن دەستخۆشی لە مامۆستاکەم هیوای سەرکەوتی بۆ خوازم بە هەموو شەیەک بێ ئێمە پشتیوانی ئەەکەین لەگەڵ مامۆستاشم کە سنووقێکی هاوکاری کۆ بکرێ دابنرێ لەو شوێنە گشتیەکانە بۆی بتوانین پاڵپشتی مامۆستا بکەین بۆ پرۆژەکەی دەستخۆشی لەکەم سڵاو ئەم کاتتان باش سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ڕێکخراوی ئازاد بوون و دەستخۆشی لە مامۆستا هەڵگر دەکەم بۆ ئەم پرۆژە تایبەتی دەمەوێت بەوە دەست پێکەم زۆر لە هاوڕێیان و کاک فەیسەڵیش باسی ئەوەیان کرد کە گوایە ئێمە وەکو کورد باگراوندی ژینگە پارێزی و ئیکۆلۆژیمان نییە بەڵام لە ڕاستە من لەگەڵ ئەم قسەیە هاوڕانی بە پێچەوانەوە ئێمە کە لە پور و نەریت و مێژوویەکی دوور و درێژی سروشت دۆستی و ژینگە دۆستی و ئیکۆلۆژیمان هەیە بەڵام لە ئەمڕۆدا ئێمە ئەم ڕابردووی خۆمان ئەم نزیک بوون لە سروشتەمان فەرامۆش کردووە و ئاگامان لێ نییە ئەمیش هۆکاری خۆی هەیە ئێمە گەرەکە پرسیارێک بکەین ئەویش ئەوەیە لە کێوە و بۆچی و چۆن ئێمە لەم میرات و کەلەپورە ئیکۆلۆژی و سروشت دۆستی هەمان بۆ دوور کەوتوینەتەوە فەرامۆشمان کردووە بە بڕای من یەکێک لە هۆکارە سەرەکیەکان و یەکێک لە وەرچەرخانەکان پەیوەندی بە داگیرکاریەوە هەیە داگیرکاری کوردستان چونکە داگیرکەرانی کوردستان تەنیا مرۆڤەکان تەنیا خاکی ئێمەیان داگیر نەکرۆ بەڵکو سروشت و ژینگە و ئیکۆلۆژی هەم سروشتی و هەم کۆمەڵایەتی ئێمەیان تێکداوە بۆ نمونە سەیری هەموو جێنۆساید و جەنگ و کام کەس لەسەر سروشتە بۆ نمونە سەیری شاڵاوەکانی ئەنفال کە سەیری چیمیابارانەکان کە ئەمە چ کاریگەریەکی لەسەر گۆڕانی و تێکدانی سروشتی کوردستان هەبووە بەڵام ئەگەر سیرکەی لە لایەکی ترەوە ئێمە
سەیری ئەفسانەی کوردی بکە چەند سروشت دۆستە چەند ژینگە دۆستەوە چەند ئیکۆلۆژیە بۆن منە ئەفسانەی شاماران هەموو من نامێ زۆر بچمە وردەکەرەوە و لەلایەکی ترە و سەیری ئەدەبیاتی کوردی بکە چەندە شعری ئێمە بە تایبەتی ئەوەی وەکو شعری کلاسیک ناسراوە چەندە سروشت تێیدا نزیکە لە مرۆڤەوە سەیر شعرەکەی نالی ئەوەی گوێ درێژەکە کەرەکەی چەند خۆی هاوتا دەکات لەگەڵ کەرەکەی بەست دەڵێ جیاوازیەکەمان فەرقەکەمانەوەیە کە من گوێ کورت و تۆ گوێ درێژی تر و هەروەها لە هزری فەلسەفی هاوچەرخی کوردی دابوون لە لای مەسعود محەممەد لای زۆری تر ئێمە نزیک بوون لە سروشتمان زۆرە بەڵام ئێمە ئەومان فەرامۆش کردووە و یەکێک لەو هۆکارەکان داگیرکاریە هۆکارێکی تر ئەویش دیسان داگیرکاریە بەڵام داگیرکاری تازە بۆ منە بەتایبەت لە دوای 2023 هاتنی نیولیبرالیسم و بازاری ئازاد و هاتنی ئەو هەموو کۆمپانیا گەورەیە بۆ کوردستان ئەمە هۆکارێکی گەورەی تێکدانی ژینگە پارێز بوو ئەوە با زیاتر لەسەرەوە نەڕۆمەرویستم ئەمە بیر ئێوەی بەڕێز بێنەوە لەلا ئەگەر بمێ قسە لەسەر پرۆژەکەی مامۆستا هەڵگورت بکەم بەڕاستی پرۆژەیەکی زۆر گرنگە پرۆژەیەکی هونەریە و تێیدا هونەر وەک ئامرازێک بۆ ڕەخنەکردن بۆ پرۆتێستکردن بەکاردەهێنرێت لەبارەی دۆخێک کە لە ئێمە لە ناو کۆمەڵگەی کوردیدا فەرامۆشمان کردووە ئێمە وەک مرۆڤی کورد خەریکین ژینگە و سروشت و جوگرافیای کوردستان تێک دەدەین ئەگەر سەیری پرۆژەکەی مامۆستا هەڵگورتکەم پەیوەندیەکی زۆری بە تەلاشسازی کوردیەوە هەیە و دیسان دەمەوێت ئارگومنتی ئەوە بکەمەوە کە ئێمە ئەگەر سەیری تەلاشسازی و ماڵی کۆنی کوردی بکەیت چەندە لە سروشتەوە نزیک هەر پرۆژەکەی مامۆستا هەڵگورت بەشێکی پەیوەندی بە ئەزمون و ژیانی تایبەتی خۆیەوە هەیە و بەشێکی پەیوەندی بە یادەوەری خۆیەوەیە کە لە مناڵی و لە گەنجیدا چۆن لە خانووەکاندا لە ماڵەکانی ئێمەدا شوێنی باڵندە هەبوو لە گوێستانەکان هەرناوی پرۆژەکە لەوە هاتووە لە گوێستانەکان شوێنی باڵندەکان بوون شوێنی زیندەوەرەکان بوو بۆ نمونە چۆلەکە مارمێر و هەموو ئەمانە لەوێدا ئامادەیانە بوو لەگەڵ ئێمەی مرۆڤ دەژیان بەڵام بەهۆی ئەم شەپۆلە لە خانووسازی و کۆنکرێت سازی بەهۆی وە بیناسازی کە ئێستا دروست بووە پرۆژەکانی نیشتەجێ بوون کە دەڕۆن بە ئاسمانە ئەمە گەورەترین کارەساتی ژینگەیی دروست کردووە لەم هەرێمەی ئێمەدا زۆربەی ڕێکخراوەکانی ژینگە تەنیا جەختکردنەوەیان لەسەر پلاستیکە باسیەوە دەکەن کە بووە ئێمە کەم پلاستیک بەکاربێن بەڵام لە دوای 2023 هەتا ئەمڕۆ ڕێژەی بەکارهێنانی پلاستیک لە چاو ڕێژەی بەکارهێنانی کۆنکرێت و بلۆک لەم هەموو بینانە ڕێژێکی زۆر 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 کەمە ئەگە بەراورد بکە بە هەزاران تان چیمەنتۆ و کۆنکرێت بەکارەوە کە ئەمە کارگەرێکی زۆر خراپتری لەسەر ژینگە و سروشت هەیە لەسەر باڵندەکان هەیە لەسەر زیندەوەرانی دیکەیە تاوەکو پلاستیک ڕاستە پلاستیک هۆکارێکی پیشبوونی ژینگەیە بەڵام ئەم کۆنکرێت سازی و ئەم جۆرە لە بیناسازی و دروستکردی ماڵە ئەمە کاریگەرێکی زۆری لەسەر ژینگە هەیە و ئەم پرۆژەی مامۆستا هەڵگورت جارێکی تر گەڕانەوەیە بۆ ئەم کەلەپور و میراتە ئیکۆلۆژی و سروشت دۆستێک کە ئێمە هەمانە هەنووکەیکردنەوەیەتی لە فۆرمێکی هونەریدا بۆیە من زۆر دەستخۆشی لێ دەکەم و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم سوپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون سوپاس بۆ مامۆستا بۆ کاک فەیساڵ دەستخۆشی بۆ مامۆستا هەڵبەتە چەند سەرنج و تێبینیەکم هەبوو ئەو هاوڕیانە پێشتر باسییان کرد بەڵام هەڵبەتە هەر بۆ خۆی ئێمە کە ئەمانەوێت ئەو داگیرکاری کە کراوە لە سروشت و لە باڵندە و لە زیندەوەرەکان ئێمە قەرەبوویان بکەینەوە ئەگە سیرکەین من چەند تێبینیەکم هەیە یەکێک لەوانە کە تەلەرسازی ئەکرد لە میچ و سەر پەنجەرە و بن پەنجەرەکانی ناوشارە تەلی دڕکاوی و تەلی تیژدانرێ بۆ ئەوەی حتا باڵندەکان جێگای ئەوەشیان نەبێت لەو شوێنە نابنیشتنەوە بەدەر لەوە سیرکە قورخکاری تەنها لە شوێنی بازرگانی و بازار و ئینا نەماوەتەوە پەلاماری دەشت و کێ و شاخەکان دراوە کە تەلبەند کراوە مامۆستا هەڵگورت دەستخۆشی لێ یەکەم کاک سەنگەریان دەسان خۆش بێ ماندوونە بن ئەوەی کە من حەزم کرد عەرزت بکەم
ئەوەیە لە ڕاستیە ئێمە چارەسەرێکی بۆ ئەوەی ئەم پرۆژانە چۆن بەردەوام بێ ئێمە ڕۆژە گفتوگۆمان پێکەوە لێرە کرد لەگەڵ دکتۆر گەشەکە ئەمە وەکو ئازاد بوون چیەکەین و گفتوگۆیەکمان سەر پێخست من حەزەکەم تەنیا ئەمانە بڵێم بەڕێزت لە ناو قسەکەت ئاماژەت بە خاڵێک کرد کە خاڵێکی جەوهەریە بۆ هەر کەسێ کە ئیدعای هەبێ بۆ هەر کەسێک کە دروشمی هەبێ ئەوی ژەوەیە جەناب دەڵێ من ئەمە پرۆژەی تەمەنمە و لەسەر خۆم وەستاوە و دەستم پێ کردووە من پێم وایە و ئایدیانەی کە لێرە هاوڕێیانمان فەرمویان بەکەڵکیم پرۆژەی تۆ نایە بەکەڵکی پرۆژەی کەس نایە هیچ کەس ناتوانێت لە کۆمەلگا ئەلم لە حزەی کە ئێستا کۆمەلگەی باشووری تایە چالاکی بکە لەسەرەوەی سنووق دانین و داوای هاوکاریەکەین و شەڵا پشتیوانیەک دێت و سەرمایه‌دارێ لە خۆی ڕابینێتە ئێرە چونکە هەموو شتێک لێرە تەحتی کۆنتڕۆڵی چەند سیاسیەک و چەند سەرمایه‌دارێکە ئەوان هەموو شتێک لەم کۆمەلگایە لە دیدی بەرژەوەندی خۆیانەوە ئەبینن بۆیە ئەگەر ئێمە پێشنیارەکەمان بۆ بەڕێزت ئەوە بێ بەڵکو و پشتیوانی بێ بەدەمتەوە کەواتە ڕۆحی تۆمان هێنایە خوارەوە پرۆژەکەت کۆتایی دێ تۆ لەسەر خۆت دەستت پێ کردووە مە زۆر گرنگەکە و ڕۆژە بۆ ئێمە شت باس کرد و تەنیا ئەوەندە دوو جارجارە پێویستم بۆیە لێرە لەم جۆرە شوێنانە ڕۆحیان بەرز بکرێتەوە تۆ مامۆستای بۆ یازانی چی ئەەکەی تۆ لە زانکۆ گروپی گەنجت لە بەردەسایە پێم وایە دوو هەڵگوردی کە لە زانکۆی سلێمانی دروست بێ ئەم پرۆژەیە هەموو کوردستانە گرێتەوە ئەشپەڕێتە دەرەوە بۆ پارچەکانیکە چۆن لە ساڵانی ڕابردووە بینیمان لە کوردستانی بندەسی ئێرانەوە مەسەلەی ژینگە پارێزی بروزی کردوایی هێواش هاتە ئێرە شاخەوانی کۆمەڵێشت خەڵکێک خۆی کە ئەهلیەتی هەیە بە دوایە گەڕێ پشبەستن بەوەی سنووق دابنین داوای یارمەتی بکەین یەکێک بێ پرسیارمان لێ بکان نایەن یعنی من حەزم کرد ئەمەد عرض بکەم کە تۆ لەسەر توانە و جوهدی خۆتکارێکی باشەکەی هەفتەی هێلانەیەک دروست بکەی نەکەویتە ژێرباری هیچ لۆگۆیەکی سیاسی و کۆمپانیای بازرگانیەوە ئەمە مەسجە بۆ کۆمەلگا ئەم پرۆژەی تۆ ئێمە 15 ساڵیکە هەڵیەگرینەوە ئەڵێن ئەگەر یەکێک خاوەنی ئیدعای خۆی بێ بۆ خۆ بەخێوکردن نەهات بێ پارە لەسەر پرۆژەکەی پیاکە ئەتوانێ خۆی بەڕێوەبەرێ ئەتوانێ پرۆژەکەی بەڕێوەبەرێ چونکە جەنابەت دیارە ئەم پرۆژەیەت بۆ چییە چونکە ئێمە ئێستا بینین ئەو نمونانەی کە هاتووە ئاور لە دۆخی کولتوری ئەم شارە باتەوە کارگەی جگەرە بە نمونە بینیمانە بۆ بە سپەیسی کێ بینیمانە گروپ هەرچی بواری کولتوری و فەرهەنگی و سیاسی هەیە لەژێر ناونیشانی یەکێتی و جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە لێرە لە ناو کارگەی جگەرە خەڵکی بۆ دروستکرا و قسەی لەسەرەکرێ بەس ئایەوە ئەو شانۆیە و ئەو چیرۆکە و ئەو شعرە و ئەو بابەتەیە کە ئەیانەوێ یعنی ئەوەیە خەڵک ئەوێ هەتا ئێستا مشکیلەکەەوە بوو کارگەی کولتوریەک نەبوو شوێنێک نەبوو خەڵک باسی شانۆی لێ بکە بۆ ئێستا باسەکە گەرمە دەبەرەوە من پێم وایە تۆ کارێکی زۆر دروستەکەی دەست و چاو خۆش بێ لەسەر خۆت وەستا ئەوەشتەکە تۆ بتەوێن پرۆژەیە بەردەوامە بێ یینە سنووقیشدانین و پشتیوانیش کۆ بکەینەوە دوایە بێ بە بازرگانی زۆر سپاس دەستخۆش بابەنجان سپاس بۆ هاوڕێیان و بەشداریان وەڵام من خۆشم کاک هەڵگورجان سەرنجێکم هەیە ئەگەر دەرفەت بیت قسەیەکە لەسەر ئەو شەپۆ لە ئەنتەرنێتیانەی کە ئەو گورجانەی کە دانراون کە زیاتر بڵین بەرزایەکان یانگرت و دەوروبەری شاریان تەنیوە ئەوتری ئەمەیشەکەنە هۆکارانەی کە ئێستا حاجی لەقلق نابینین شەمشەمەکوێرە نابینین بە حکمی ئەوەی تۆ پرۆژەکەت نزیکی لە مێرۆ باڵدارەکانەوە ئەم بابەتە ڕاستە ینی ئەمە شتێکی ینی ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە ئێمە ئێستا وەکو جاران ئەو باڵدارانە نابینین یا ئەمە لە ڕووی ژینگەی و تەسیری هەموو لەسەر ژیانی ئەوان ئەو شەپۆ لە ئەو زەبزەباتانەی کە وەڵاهی سپاس بۆ سەرنجە بە قسەکەن و بە پرۆژەکانان دیارە کە ئەمە هەوڵێکی تاکە کەسیە و زیاتر لە جۆرێک لە خەمخۆریەوە ئەم پرۆژە سەرچاوی گرتووە نەک ئەوەی ناوەندێکی زانستی وردی لێکۆڵینەوە و توێژینەوە بێ لەسەر ئەم بابەتانە ئەم شەپۆل و هەر جۆرە شەپۆلێکی تریش ئەگەر بڕیار بێ بۆ ئەوان گرفتێک بێت کێشەیەک بێت و بۆ خۆمان دەیان جار زیاتر بەڵام من هەر ئاوا بە تێڕوانین لە بابەتەکان ئەو وڵاتانەی کە زۆر لە ئێمە پێشکەوتوترن
مەسلەی ژینگە دۆزی ژینگیان بۆ گرنگە ئەبینم کە مەبەستیان بێت بۆ نمونە ژمارەی پەلەوەرەکان لە شوێنێکە بەرز ئەبێتەوە بە هەندێک هەوڵی ئاوها ینی بینیمە باڵندێک لە قڕبوو نابووە بە هەوڵێکی تاکە کەسی و پشگیری کۆمەڵێک کەس ژمارەی زیادی کردو چۆتەوە دۆخی ئاسایی خۆی ئەبینیت یانی ئەو وڵاتانەی کە مەسەلەسا سوید خۆ لە بوابی شەبەکات و کارەبا و هەموو شتێکە زۆر لە ئێمە لە پێشترن بەڵام یەکێکە لە وڵاتانەی لەم دایانەی دواییە زۆر گرنگی بە کەیسی پاکێزی ژینگەدا و شتەکان ئەوە نیە هەموو داتاکان بەرەو بەرز بوونەوە و باشتر بوونە ڕۆن بێگومان هەموو شتێکی ناسروشتیش بڕام وایە کە زەرەری هەبێت بە ئەمار هینەکە ینی وەڵامێکی مەزەندەکاری هەر ئەوەدەی کە ئەبینم بۆ وەڵامی بەشداربووانەمان ببوورە ناوەکان پێڕانەگەیشتم بەس یەکەم سەبارەت بە نۆیز کانسلیشن بەڕاستی هەسی و ژاوەژاوی کاریگەری لەسەر پیسبوونی ژینگە بێگومان نەکە پیسبوونی ژینگە حتا کوێربوونەوەی سەرچاوەیەکی معریفی هێزگار گرنگیشە بۆ مرۆڤ بچیتەوە ناو کۆمەڵگا پێشینەکان یعنی ئەبینیە لە ڕووی زانستیشەوە ئەم ئەتۆمێک لە 9.9 هەر بۆشاییە دواتر دەرەکەوێت بە زەبزەباتە لەراتی دەنگە اینجا کۆمەڵگە پێشینەکان ئەمایان ناسیوەتەوە بۆیە زۆربەی تقوسەکانی خۆیان زۆربەی کۆنێکتەکانیان لە ڕێی دەنگەوە لەگەڵ سروشت و ئەو ڕەهەندانەی تری با ناوی بنین دیڤاین ڕەهەندە چزانم بایمە هەر بۆ تێگەیشت ناوی بنین ئەو دی و سروشتیەکانەوە هەوڵیانداوە لە ڕێی دەنگەوە پەیوەندیەکان دروستکەن و زۆر 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 چۆنەڵێ هەستێکی سنسێکی هەستیار بووە لە کۆمەلگا پێشینەکان بەڵام بەداخەوە ئێستا نەک بۆ باڵندەکان بۆ خۆشمانانی بەتاوەتی ئەم سەرچاوەی معریفەمان کوێر کردووەتەوە منە بینمە زۆربەی تقوسی هندیە سوورەکان شامانەکان کە لێرە و لەوێ گوێم لێ بێت زۆربەی تقوسەکانیان چاوگرتن و ئەوەیە بەس گوێ هەڵاخەن بزانن دەنگ چیان پێڵێ طبعاً دەنگێک کە بێ پێچ بوو دەنگی سروش دەنگی بوون زانن چ مانایەک چ کۆدێک چ نهێنیەک چ ڕازێک ئەسپێنێ بەگوێی ئێمە بەڵام بۆ ئێمە کە هیچ شتێک لەوە نیە توانم بڵێم ئەم بەتایبەتی ئەم چیدە هیچ معریفێکی قوڵمان نییە بەرامبەر ئەم شتانە لەوێ زۆر زۆر ئاسایش بێت ئێستا ڕووی هوەریەوە کار لەسەر هێدفۆنێکم کار لەسەر نۆیز کانسلیشنەکە ینی ئەوەشی هەیە بیسڕێتەوە بە زۆر شتێکی تر دەرخواد گوێی تۆ با کە هیچ پەیوەندی بە واقعەوە بە بوون ڕاستەقینەکەی مرۆڤەوە نییە بە بوونی ینی دات ئەبڕێ بە هەموو شێ گوێت کپەکات لە ئاستی خۆت و لە ئاستی ئەو بوون کە وەک دیاردەیەکی فینۆمۆلۆجی چۆن بێتە ئەوە نیە چۆن لێتەوە دەرکەوێت چۆن مانا هەڵهێنجی چۆن تۆ ببیتەوە بە مانا بەداخەوە هەموو شتەکان ئاوایە کە سەرچاوی هەستەکانمان کپکەن داخەن و شتی ترمان دەرخوادن کە جۆرە مرۆڤانێکمان لێ دروستە بێت کە نزیکە بینەوە لە ڕۆبۆ چوزانم لە شتێکی بێ هەست بێ ڕۆح چوزانم هەر شتێکی ناوانێ کاندۆرۆس پرسیاری فراوانبوونی پرۆژەکەی کرمە ساڵگورت دووەم بەشدار بوو من مەبەسمە هاوڕاشم لەگەڵ هاوڕێم کاک بابان جعفەر کە بەڕاستی ئەو خودکەفاییە گرنگە بۆ دەستپێکی هەر پرۆژەیەک بۆ بەردەوامی و سەرکەوتنی هەر پرۆژەیەک ئەوی کە ئێرانەکان زۆر بڕۆیان پێیان هەیە باوەڕ بەخۆبوون بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە تۆ پرۆژەکەت فراوان نەکەی ئایا تۆ زانکۆی سلێمانی یا خوێندکارەکانت یا ئەوانەی کە لە ئیشەکەی تۆ نزیکن هیچ دەستبار نەبوون لەگەڵت بۆی کە لانی کەم توانی بەردەوامی تەنیا نەبی وڵای با نمونەیەک گێڕمەوە تۆزێک لەوێ قورسیش بێ ناخۆش بێت من ئەو ساڵە بەشێک لە ڕووپۆشی بینایی کۆلێجەکان بەربوو بوونەوە لەژێر ئەو ڕووپۆشە تەپەتۆرێکی عازل هەیە شۆلەکان هاتنە و تەپەتۆرانان کوونە کرد و
هێلانەکانی خۆیانتیا دروستە کرد. دوای دەست بەکاربوونی دواهەمین بڵێن سەرۆکی زانکۆ من خەریکی تۆمارکردنی ڤیدۆیی ئەوانە بووم بیرم لێ کردو چیان بۆ کرێ چۆن هێلانە لە ناو زانکۆیان دانێم و بۆی ئاوڕێک لەم باڵندە و گیاندارە کێویانە بەمەوەی تر لە پڕێکە چەند ستافێکی نۆژەنکردنەوە هاتن خێرا ئەم تەپەتۆر و هینانان بە هێلانەکانەوە ڕاماڵیە خوارەوە دەست بەچێ چوو بۆ لای سەرۆکی زانکۆتم کاکە وڵا ئەمە جینۆسایدی ژینگەیە من تۆمارم کردووە کەمێک بوەستن بە بیلەوە بکەینەوە هەنێ هێلانە دانین و ئەوە ڕوو نەدا بێتر وەڵامەکەی با لە دڵی خۆما بێت لە ڕاستیە ئەوەی کە تا ئێستا تەنیام ڕەنگە هەر ئەو قسەیەبێک کە بابان کردی کە ومێدێکی زۆر نییە بەم کۆمەڵگایە دابڕاوین بە یەکجارێکی لە سروشت و کاکە بابان خۆشیان یەکێکن لەوانەی کە ئەم تەلایاندانەوە بە ئەم نهێنێش کە شفکەم ئاوها شتەکان یانی بەس بە تەواوەتی کە بانگەشەی واکەم پرۆژەی تەمەنە و تاکە کەسی و وەلە لایەکی تریشەوە داوای هاوکارێکم ئەوەی کەل پێشتر بڕیار ماوە کە بە دروستی لە کۆمەڵگەکەی خۆم تێگەیشتم ینی حتا بڕواکەنیاننا من خێزانی خۆم چەندین جار دەنگدەنگ بۆ سفرەیەکیم سەفەریم بۆ پێ لێ نەبرا جامە چۆن لە ژنگێکی ئاوا ئەتوانی بانگەشێ و کەیکە لە ناو کۆمەڵگایە کە پرۆژێکی ئاواکەی بە دەستە جەمی و نیشتیمانی بەڵام تۆ هەوڵی خۆت هەر ئەدەی ئەو کەسانە لە خۆت خڕەکەیتەوە کە وەکو تۆ احتیمالە بیرکەنەوە ئەگەر کەمیش بوو هەر هەمان هاوڕێ قسەی لەسەر مروەژێش کرد ریسایکلین پێم خۆش بووەکەم پرۆژە بڵێن پێیەکی لە ناو باڵێکی با بڵێن لە ناو ئەو کەرەستانە بێت کە لێرە و لەوێ ریسایکلیان دەکەمەوە یەکێ لەو کەرەستانە ئەم چینکو و وینانە پاشماوانەیە کە لە کارگە و لە خۆشی ئەوە شاتومەتە کارگە چەندین تەن ئاسن و فافۆن و ئەوێ بەشێک یەکێک لە کەرەستەکانم ئەوانەیە باشە بەس کاگوێت قەرەداخی ئەماژەیمەوە کرد کە مادەم مامۆستا هەڵگورد ناو سروشت و ژینگا کارەکە بۆ هەوڵمایە ماتریالەکانی سروشتی بن کەمتر دەست بەرێ بۆ ئاسن و ئایا ئەمە لەبەر ئەوەیە کە تۆ ماتریالی سروشتی دەست ناکەوێت بۆی ئیشەکەی خۆتی پێ پرۆژەکەی خۆتی پێ بەردەوام بکەی یاخود وڵای پێشتر من ناساندنم بۆ کردووە هەلێرەوە پێما بوو کارگومێت بینی بێتی بەسە گەر نەیبینی بێ لەوێ ماتریالەکان دیاری کراوە احتیمالی سەرەکی من لەسەر مەسەرم پەلوپۆی و دارانەیە ساڵانە هەڵێ پاچین بۆی جوانتر ببێ گڵی سیرامیک بەکارێنم کە هەزاران ساڵ ئەتوانێت هێلانە بێت قوڕی ئەحتیادی بەکارێ بەڵامەوەی لە بەڵگە فیلمەکە بینیمان زیاتر ئاسن و وەکو پێشتر ئاماژەم پێدا ئەم ڤیددیۆ تەنها دۆکیمنتی یەک باخچەیە ئەو باخچەش ئەم کەرەستەم بەکارهێناوە بەڵام کە گەلەریەکەم دانا نمونەی و هێلانانە شەبینین کە بەدار کراوە بە سیرامی کراوە بە هەتا بیرۆکەیە کە پلاستیکیش بەژێتی تایبەت بکەمەوە بە هێلانە بەڵام دواتر دێنێ سەرچکە هاوڕێکی ترمان پرسیاریەوەیکی تا چەندێت چەند دروستن حەزەکەم لەگەڵ ئاواجوابی ئەوەمان بەڵام ئامانجمە کە ئەم کەرەستانە بەکاربێنمەوە و تاقیش کراونەتەوە کە باشن مامۆستا کاگنەبەس ئەمەژی بۆ کرد کە ئێمە ئەوە ڕاز نییە کە ئێمە خەڵکێکی ژینگە دۆزنین یا ئەوەتە مەبەستی قسەکەی ئێمە کاگنەبەز ئەوە بۆ بەڕاستی من وەکو خۆم وەڵامەیە بۆ چکم هەستم کرد لە پێشێکیەکە من ئاماژەمەوە کرد کە ئێمە هۆشیاری ژینگەیمان کەمە نەک ئەوەی کە ژینگە دۆزنین من نەزانم بەر لە فتوحات کۆمەلگای کوردی میلێکی زەردەشتی هەبووە کە ئاینی زەردەشتیش بۆ خۆتان نەزان ئاینێکی تەواو سروشتیە بە تایبەتی لەو دەڤەری هەورامان و پیرشالیارە ئەوە یعنی ئەوە هەر قسە لەگەڵ درەختاکەن ئەوەندە سروشتین ئەوەندە ژینگە دۆستن ئەوەندە ژینگە پارێزن بەڵام ئێمە وشمان ئەمەمان هەبوو ئەنی ئێستا نیمانە ئێستا ئەوە نییە بە تایبەتی لە دوای پرۆسەی ڕاگواستنی گوندەکان کە هیچێک بوو لەو
ینی استراتیژی بەعز ئەوە بوو کە چۆن داربەڕەکان بەڕێگەوە دەرێنێ ئینسانی کورد بەڕێگەوە لەو سروشتە دەربێنێ و فڕێباتە ناو ئۆردوگا و شارەکانەوە بیکا بە ئۆردوگانشین لەو قۆناغای من لە بیرمە شتێک دروست بوو کۆمەڵی خەڵکیان دروست کرد بوو حکومت خۆی دروستی کرد بوو ناوێ نابوون بەتاڵە سواری لۆری کێکردن و ینی ئەمە کرێکار بوو بەس پیانەوتن بەتاڵە ناوەکان ئەو بوو بەتاڵە ینی ئینسانی کوردیان لەو ژینگەیە دەرهێنابەوەی کە دای ببڕن لە داربەڕۆ و لە وەکو سوورا بڵێ لە دەنگی ئاو وەکو لە شنەی درەخت تۆ کە هاتیتە شار ئەو هیرت نامێنێ ئێستا بە تایبەتی بۆ خۆ دەزانی ڕۆژانە تا بیناکان بەرز ببنەوە کرم و چۆلەکە و مرۆڤ بە قوڕاچێت ینی لە شارە ئەو دەرفەتە نەماوە بۆ ژینگە دۆستی ئەژینا ڕاستە ئێمە پێشتر وەکو کۆمەلگای کوردی من لەگەڵتم کۆمەلگایەکی زۆر ژینگە دۆست و زۆر سروشتی بووە بەڵام ئەوە هەم لە سەردەمی بەعز هەم لە دوای ڕاپەڕینیش بەجددی ئیشی لەسەر کراوە کە ژیانێکی پلاستیکی ژیانێکی لە قوتو نراوە ینی ژیانێکی تەبیعی نییە بەڕاستی حەزەکەم لەسەر کاک نەبەس ئەگەر سەرنجێکت هەبێت وڵی بەشێک لە سەرنجە حەقیقەتی تیا بە تەکید هۆکاری داگیرکاری ئەمان بینی کە نازان تا چەنە ڕاستە دارزەیتونەکانی ئافرینیانە کرێ سەرفلات و ئەنێمە چەندین نمونەی تر جگەلەوەی کە لە سەرچاوی کانی و ئاو دێ و شتەکانیانە میشێشتەوە بەڵام بەشێکی بەڕاستیەکەی پەیوەندی بە ئاستی معریفی خۆمان و نۆرمی ژیانی ئەمڕۆیە کە زۆشتمان لێ ینی گۆڕاوە زمانی بەعستا تا ڕادێک بەشێکی باشین بیرێ ئەوە برامە ئێمە یەک دنیا چەم و ئاو ئەوە بوو خەڵک بەگشتی وەکو هیچێک دایمە لەو سەرکارمان لەگەڵ ئەو چەم و دەشت و دەر و ئەوە بوو سەردەمی باسی بوو هەتا قسەیەکێ نازام چەندێک ڕاستانن کاتی خۆی تا حەدای کردووە کە حەسارمانە خەنە سەر بەش دەشتی شارە زوور بەسە بۆی گەرمەکەی هەموو عێراق ینی چەندین گەلی وەکو عێراق و ئەشمان بینی ئەم کارکەی شەکرەکە تەقادمانە و چەندین پرۆژەی ئاوا ئەو برایم ئەزانێ هەر لە ناو دیەکە گەنم وەرەگیراوە ئێستا گەنم چۆن وەرەگیرێکە حکوومەتەکەی خۆمانەوە جۆرێک لە بیانوهێنانەوە بۆ ئەوەی کە شتەکانمان لێگۆڕا بەڕاستی مرۆڤی ئەمڕۆ بەڕاستی ینی بەتاواتی دابڕاوە لەگەڵ سروشت و ژینگەکەی خۆی تر پێوە بەلوعاکە سەرچاوی ئاوە پاکەکێتی و ئەم هەوا دەستکردە هەوا سروشتیەکێ و هەموو شتەکان تەوالێتەکەی بەرپرسیار نینەوەی ئەم پاشە ڕێمان بۆ کوێ ئەڕوات بەڕاستی زۆر بێباکین بەرامبەر هەموو ڕەهەندەکانی نا بۆ نمونە ئێستاگەر خۆمان بەراوردکەین بە کوردانی ڕۆژهەڵات لەژێر پەستانێکی سیاسی زیاتران بەڵام ئاگاتان لێ لە ڕووی ژینگەی ئەوان چیەکەن ئەنتیکەن ئەڵێ هینن بەردەوام بەڕ و ئەچێنن ئەلەم ڕۆژانە پلانمە هێلانەی خۆم بنێرم بۆ دەرەتفێ ینی کردیانە بە تەق و ساڵانە هێلانە بۆ حاجی لەقلق دروستەکەن چەندین ڕێکخرا و پشتیەکە گرن و چەنەها جۆری چالاکی ژینگەی و ئەوان هێڵ لە کەیسی ژینگە بۆ هەموو چەپاندن و فشارەی کە لەسەریشیانە هێشتا کوردانی ڕۆژهەڵاتمان ئانتیکە شتە گوندیان ماوە بیرت نەچێکا هەڵبوو مامۆسا هەڵبوو لەوێ بەڕاستی کەڵچەر بە زۆر بە باشی پارێزاوە ینی بە پێچەوانەی ئێمەوە کە بە تەواوی بەتەچی دوای بەسە ناو دنیای مۆدرنە و گلۆباڵەوە بەبێ ئەوەی کە دەست بە پاشخانە کەلتورەکەی خۆمانەوە بگرین بەڵام لە ڕۆژ هەڵات هەم لە ڕووی جلوبەرگەوە هەم لە ڕووی خواردنەوە هەم لە ڕووی سروشتەوە هەم لە ڕووی گوندەوە هەم لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە بەڕاستی ئەوان ڕاستە زۆر زۆر ژینگە دۆستتر لە پێشترن لە بەسمەیەگە تێگەیشتنەکەمان هەبێ بۆ کەیسی ژینگە دۆزی ژینگە و سروشت و ئەوانە ئەنی شتێک نییە ئێمە زۆری لێ بکەین پێویستمان ئەنی ژینگە ئاو باڵندە ئەمانە سەرچاوەی ژیانی ئەمن سەرچاوەی معریفی ئێمە سەرچاوەی باڵانسکردنەوەی باری سایکۆلۆژی ئەمن من بیرمە خانووەکەمان ئەنواع
مانگای تیا بوو بزنی تیا بوو قەلی تیا بوو مریشکی تیا بوو چەندین جار بیرمە دایکم هۆرەی بۆ مانگاکانی کردووە وتومەوە بۆ تێتی شیری زیاترە مە بەس مرۆڤێک لە خانووی گڵە پەیوەندی لەگەڵ ژینگەشا هەبوو بەس ئێستا سیوامان هاتووە یانی یەک کوت لە کۆنکرێت لوتی بە لوتی مرۆڤاتەکە ئیتر خۆتۆ ئەمە سایکۆلۆژیایەکێوێ تووشی بەرکەوتن و شەڕ و ئەوە نەبی بەڵام چەند خۆش بوو ئێمە ئێواران کە چوین هەزاران بۆقیان قێڕان شەوان لەسەربان ئاسمانمە ئەستێرەوە ئەو برایمە ئەتوانێت پشتڕاستی کاتەوە کە ژیانی ئێمە وا بوو ئیتر بۆ ڕێی مەنگا و خوڵقی کەڵە شێر و چۆلەکە لە بنی ناو زەنگ هەنگی زێ هاو ئەمە ژیانە ڕاستەقینەکەی تۆ چۆ ئەمە بە زەرور نەزانیت وە خۆت لەمە دابڕی دەبێتە ناو کتلێکی کۆنکریتەوە بەڕاستی من تێبینیمێ لەسەر ئەوەی کە ئایا سایکۆلۆژیامان چەندێک نزیکە لە مرۆڤ بەڕاستەقینەکە لە ژینگەیەکی ئاوە باشێمە کاتمە زۆر کەماوەسە هەڵگرت بۆی کە هاوڕێیان زیاتر ماندوو نەکەین من دوا پرسیارەکەم و ئەگەر بە کورتی هەر لەسەر خودی پرۆژەکە وڵی با بە خێرایی وەڵامی ئەمانە بەمەوە پێم وابێ زۆربەی پێشنیارەکان سەد لەسەر کرد من ئەگەر بوارم بەیەمی بە 5 دقە ئەوەی کاک حەسەن زۆر گرنگ بوو ئەو ژاوەژاوەی کە لە مکەبەرەی مزگەوتەکانەوە بە تایبەتی بەیانیان دروست ئەبێت لە گەڕگەکانی شارە لە ڕووی تەندروستی و ئەڵێ پەیوەندیکی نازانم باسی شتێکی سێری کرد ئەزانین چی ئێمە خۆمان لەوێر ئێمە ما کا حەسەن و تووشی ڕۆژگارێک بووینەوە جامی دەبڵ جام هینماندانەوە خانومان کۆنکری نی خۆمان بەشێکی لەو مەسەلێ نازانم چێ بچێت ئێمە یعنی با پاکیش بێت مەسەلەن بڵێن ئایا ئەو تێگەیشتنە قوڵەمان هەیە بۆ دەنگ چۆن ڕاز و نیاز لەگەڵ دەنگاکەین کامە دەنگە ئەمانوێت ئەگەر ئەمە بابەت بێلامان هەمووی ئەخینە لاوە پرسیارەکە ئەوەیە کە کۆمەڵە مرۆڤێکی تێگەشتنی قوڵمان بۆ خۆمان نییە یعنی ئەبێ ئەمەم لێ وەرگرت چکە ئەوە بەشێکە لە پیسبوو مۆلیدە بەشێکە ژاوەژاوی سیارە بەشێکە وە بەڕاستی تۆ خۆت چ دەگەکتەوێت کارت لەسەر کردووە چی کار و چارێکت بەدەنگ هەیە چمانایەکی لێوە هەڵێنجی تێگەیشتن چی بۆ دەنگ لەسەر ئاستی کللتوری معریفی چۆن لە ئەدەبیات تا دەنگی یاوەتەوە ئەمە بەدیوەقوڵەکە وێگەرەوە نەبوو ئەمە قەوێ هەزار شتی ترمان وا لە دەستداوە بێەوەی باسی کرد جەسا بڵێ ژاوەژاوی بەڵێ بەشێکەوە بەس بۆعدێکی سیاسیەوە وەرەگرێ فەوزا ژاوەژاوی تری لێکوێت و چکە تێگەیشتنە قوڵەکەمان نییە ئەمە لابەر تۆ چی دەوێت ئایا تەوێ کۆترێک لەسەر بەردەم ماڵەکە تا بانی بۆت بخوێنێ ناتەوێڵی ڕێکناکە پیسێکە ئایا تەوێ باڵندەیە کورە مارە مێرویە مشکێش لە خانۆکە تاوێت ناتەوێت پێت زیادەیە لەبەرەوە درمێکە بەڵایەکە ڕووی تێکردویت کە تۆزێک قورسە ڕاستکردنەوەی خوا با خێرا جوابی تەلی تیژ و ئەوانە دانرێ بەڵێ نازام کاک حەسەنەوەی پرسی تەلبە نەکرێ ڕێک وایە حتا ئەو چەم و ئاوە بەلامانەوە گرنگ نییە پاشەڕۆی خۆمانی تێکین ڕوون دیارە ڕوا بۆ ناو سەرچاو ئاویەکان و ئەوانە خۆمان بیر لێدەین پێمان وایە ئاوی پاک بەس بۆ خۆمانە لە دەروی خۆمان شتێکی تر نبینین ئیگۆسنتەرین ئیتر ئەم ئاوەمان بردووەتە 200 مەترەوەی هێنین ڕاستەوخۆ بۆ تەنکیەکان و خۆشتان نەزانن پاشەڕۆکەی بە فاس و بە سابوون و ئەوانە ئەخێنەوە ناو ژینگە ئەوە پەیوەندیەکەمانە لەگەڵ ژینگە بە فعلی ڕاستە چکە تێگەیشتنمان نییە بۆ ژینگە بەلامانەوە گرنگ نییە کاک بابان جوامە کەرەستەی لەو ئەوە منم کەرەستانم تاقی کردووە خانومێکەوەی پرسی کە ئەوان بەس پەناگەیەکیانەوێ لە دۆکمنتەریەکە دیار بخوان تووشێنن کەڤەریەکەن بە تەواوەتی اینجا بەس بەهاران هێلکی تیادانێن و بەچکە ئەەکەن ما باقی وەرزەکانی تر بڵێن کۆبن و بە ئێسا بوو گەنموشتامی بە پۆل ئەچن بۆ ناو سەر بڵێن خواردن و شت پێکەن زۆر کاریان بەکوو کە لەبەر نیە زیاتر لەسەر دار و درەختەکان ئەنیشنەوە بە کۆمەڵی ئەگەر تێبینیتان کرد بێت شۆلەکە ئێواران بچنە
لای دارتوشت ئاوان ناس نەکونەوە لە گەرما و شتەکە بە زۆری هەرچەند کەڤەریشەکەن وەزستانیش دیسانەوە کە عەزیان کرد بۆ پوشە و سیستەمی خوێن و چۆنێتی لێدان و دڵ و ئەوان سروشت وای ئەفراندووە کە بەرگەی سەرمای زۆر و گەرمای زۆریش بۆیە هەتا ئێستا ماونەتەوە لەگەڵی ئەوەشام کەرەستەی باشتر نەتیجەی باشتریە بێ بۆ ئەوان گڵۆب کێشە نییە وڵی چەند ساڵە ئەوی خۆمنداناوە بەردەوام بێ چوەکەن و گەورە لە زەمەە تەسیریە بێ حەزە لە تاریکی نیە ئەمە ساڵگوت ئەمە ئەوە تینێکیە سەحنێک بۆ سەر و ڕووناکیەکە ناڕوە و گڵۆپەکە بۆ ژێرەوە جگە لەوەش دیسانەوە تەنها 20 ڕۆژێک 25 ڕۆژێک لە کاتی هێلکەدانان و هین پرۆسەی بەچکە گەورە زۆر خێرا پرۆسەکە ئەوەندە کاریان بەوەی ئێنا ئەوانیش دیسانەوە لەسەر دار و درەخت و ئەوانە ئەنیشنەوە تێبینی سێ تێبینی هەبوو لە لایەکی ترەوە خوا ببوورە بەس بۆی مافیان نەخۆم هاتوون سەرنجێکیانە بووە جوابیان بێمەوە باش وڵا کاتەکەمان زۆری نەماوە کاک دەی کاتە من لێرەوە دوا پرسیارەکەم و بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم بە بڕوای تۆ ئاین چەند کاریگەری هەیە لەسەر تێڕوانینی ئێمە بۆ سروشت و دەوروبەر و ئەو بوونەوەرانی کە لە ناو ژینگە و سروشتی ئێمان بە تایبەتی ئاینی ئیسلام پێدوانیە ئەو تێڕوانینەی کە ئاین پێی وایە مرۆڤ ئەشرەفی مەخلوقاتە ئەم بەوا بکاکە ئیتر ئێمە تەدەخولکردن لە ژیانی ئەوانە خوێنی ئەوان حەڵاڵکەین هەموو شتێک بۆ خۆمان فراهەم بکەین بەوەی کە ئاین پێی وایە سەگڵاوە بەراز حرامە کەربێ هۆشە دەنگی ناخۆشە عنکەبوت خاوەنی ماڵێکی پەڕپوتە ئەم تێڕوانینە ئاینیانە کە مرۆڤ سنتەرە کە واکات کە مرۆڤ لە هەموو شتەکان گەورەتر و ئەشرەفتر بێت بەڕاستی کاریگەری تێڕوانینی خراپی دروست نەکردن لەسەرەوەی کە ئێمە چۆن سەیری کرمێکەکەین چۆن مامەڵە لەگەڵ مێرویشی باڵدارەکەین دووەگەر هەیە بۆ جارێ بۆ دروستبوونی لە پرۆسسی بیرکردنەوە و مێژووی مرۆڤ دروست بووە یا شتێکە کە ڕێکە و پەیوەندی هەیە بە میتافیزیکەوە ئەگەر بەرهەمی زیهنی خۆمان بێ ئاساییە ئەو شتانەی تیاوێت کە دژی سروشت و گیاندارەکانی نەک هەر سروشت ئاەتی قورئانی هەیە ئەڵێ وەسەخەرە لەکم ما فی السەماوات و ما فی الأرض یعنی ئەوەی لە زەوی و ئاسمانەکان هەیە مسەخەرە بۆ تۆ ئینسان وێرانیەکەی نازانم کوشتارگەدانەی ئەبێ مانەفێستەی مۆدێرنیش بێت ئەمە چونکە بەڕاستی ئەوەی ئێڵەی بەشێکی ڕاستە بەڵام بەشێکیشی پڕە لە میتافۆری جوان کە ئاژەڵتیا بەکارات و ڕێزیان لێ ئەگیرێ و جۆرێک لە پێزانین ئەبێ هەمان بێ بۆ مەخلوقەکانی تر هەتا تۆ زۆر جار پرسوڕا بۆن منە لە ئاینی ئیسلامە بە خوشتر کراوە لە شوێن یعنی ئەنتیکێت جۆرێک خۆی ژیان جۆرێک لە پارادۆکسە کە بەڕاستی شتەکان زۆر جار زدی یەکێنەوە بەڵام ئەوی من پێم سەیرە ینی عەقلی مرۆڤ لە سەروی هەموویێت ئەم ئیگۆسەنتەری ئێستا کە خانوویە خۆت لە چوارچێوی کۆنکریتێکە پێت وایە ئەهێڵیتەوە و ناهێڵی هیچ شتێکی تر بۆت بێ ئەمە لە شوێوە سەرچاوە ئەگرێت ئایا هۆکارەکەی ئاینە یا سایکۆلۆژیایەکە کە بەرهەمەکانی مۆدێرن چوزانم عەقڵ ئەمانە پێی بەخشی بین نازانم من زۆر ڕاستی هەموو پرسیارەکان پرسیاری توێژینەوەی و پسپۆڕی تایبەتی بەڵام من پێم وایە مرۆڤ خۆی سەنگی مەحەکە گەر تێگەیشتنی بۆ سروشت جوان بێت بەڕاستی ئەو دەقانەش دوجار تەفسیر دەکرێت و بەرمەنایم تێگەیشتنە تەفسیرێکی جوانی لێهێتە دەرەوە و بە پێچەوانەشەوە گەر هەموو شتێک داپلۆسین چ ئاین بێ چ زانست بێ ئێمە وا بەکارێنین کە خۆمان بکەین بە دەبابەیەکی تێکدەر و بکەوینە گیانی سروشتوەکەوەی ئێستا بە شاخ و دەشت و دەر و ئاو چەمەکانەوە ئەیبینیت زۆر سپاس مامۆستا ئەلبەرت ئەحمەد مامۆستا لە کۆلیژی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی سپاس بۆ بەشداری لەگەڵمان دەستخۆشی پرۆژەکەمان هەیە دووبارە و هیوای بەردەوامی بووە خوازی سپاس بۆ ئێوەش هاوڕێیان کە تا ئێستا لەگەڵ بەرمانەوە و دەستی هەموو لایەک خۆش بێت. سپاس بۆ